سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین لە لای گەنجانەوە بابزانین گەنجانی بەردەڕاش چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنێن لەگەڵ هاوڵاتیانی خەزای بەردەڕاش گفتوگۆ دەکەین ڕاو بۆ چونیان بۆیەوە دەگوازنەوە فەرموون بینەری ئەم بەرنمەیە بن. سڵاو دەبێت سڵاو تۆش بێت بەخێر. ئێستا گەنجەکانمان چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن ئایا بە شێوێکی باش بەکاری دەهێنن؟ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان دەوەستە لەسەر ئاستی تێگەیشتنی و هوشیاری شارستانی. کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی لاسایکەرەوەیە، کۆمەڵگەیە کە گرێدانێکی پاشکۆیی بەدەسەڵاتەوە هەیە. هەموو ئاستی وشیاری و تێگەیشتن و ئەکادمی نییە، تەنها بۆ زلکردنە خۆ دەرهێنانە. بڵێم ئەگە لە سەتی دا بتوانن ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن بۆ ئەوەی سوود لێوەگەرن، پەیوەندی دروستکەن و هەندە شتێتی ئەرێنی لێ دروستکەن، لەوانەیە ڕێژەیەکی زۆر کەمە. ئەوە دەکە هەم بۆ جنوودان و سارکردنەوە و سوکایەتی پێکردن و بێبەختی هەڵواچین کاتە سەر کۆمەڵگەی کوردی، یعنی بەو شێوازەی کە گەنجەکانمان بەکاری دێنێت. کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیکی فۆبیە کۆمەڵایەتی تێدا هەیە ئێستا، لەبەر قەیرانی ئابووری، لەگەر خراپ بەکارهێنانی، لەبەر نەبوونی ئیدارەیەکی بەڕێوەبردننی، لەبەر ئەوەی کە ئێستش لە یونسکۆ پەروەردە و یونسکۆ پەروەردەی کوردستان و عێراقی فرامۆش کردووە، هیچ پەروەردەیەکی دروست و نییە، تەنها ئامێرەکە ئەداتەکە لە دەستی ململانێ و لە دەستی شەڕی ناوخۆ و لە دەستی ئالۆزی و ناسەقامگیری سیاسی و ئابووری کۆمەڵایەتیە. بۆیە هەر شتێکیش دوولایەنە، لایەنی نەری هەیە، لایەنی ئەرێنی هەیە. ئەگە بەلایەنی ئەرێنی و لە دەست نخبەکێ بێ و بە قۆناغ ئەو تۆڕە کۆمەڵایەتەکە بەڵاو بتەوە بە پێی تێگەیشتنی خەڵک، یان ناو خێزانێنە، ناو منداڵان، مێرد منداڵانە، ناو خوێندکاران، ئەمە دەبێتە خۆکارێکی باش ستێپ بای ستێپانێ قۆناغ ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵاو بێتەوە تا ئاستێکی جوان و باش و پێشکەشکارێکی باش. ئێستا کە دەبینین لە ڤیددیۆیەکان یعنی بە شێوێکی سوکایەتی پێکردنە یان خۆ دەرخستنە، تەشیرکردنە بە کەسایەکانی دیکە جنێودانە، یعنی ئەوە کاریگەری ناکاتە سەر نەوەی داهاتووی کۆمەڵگەکەمان. هەر بەخۆت نەوەی داهاتوو ئەس پێ دەڵێم نەوەی نەخوێندەوە، نەوەی بەدەست و کردەوە و نووسین و خوێندن لاوازە، نەوەیەکە لەوانەیە قسە هەزارە لە بەڵام دوانی بەکارە. ئەوڕۆکە ژیان بەکردەوەیەوە، بە فەلسەفەیە و بە بەڕنامەیە و ئەگەر هەر کەسێکی بەڕنامەی سوشیال میدیای بەکاربرین بۆ خۆ پێشخستن و شارەزایبی هەر لە بواری چێشتێنانەوە هەتا بگرە لە دوای فەلسەفی و ڕۆمانەکان و نووسەران و ناو بانگانی جیهان، ئەوە دەبتە شتێکی پیرۆز و باش. بەڵام وەکو لایەنی نەرێتی بەکارهێنەی سوشیال میدیا خوسوکردنە، بزرکردنە، نیشانی ناڕۆشنبیری دیاردە، نیشانی ناخوێندەواری دیاردە، نیشانی نووسین پێداکە، پێگەی کۆمەڵایەتی لاوازدا، پێگەی بیرکردنەوەی زایڤەکە هەموو لاوازە. بۆیە سوشیال میدیا وەکو پێویست ئەو بە بەربەڵاوی وها بەڵاو بیتەوە بە زۆرە بۆرە، بەڕای من بە زۆرە بۆرە وەکو بەڕای من زۆر لایەنی سلبی نەمانتوانیوە یعنی بە شێوەیەکی باش سوودی لێ ببینین. بەخۆی دەبی بەرنامەی بەراوکردنەوەی سوشیال میدیا قۆناغ بێت، لە قۆناغی پەروەردە و لە قۆناغی خێزانەوە هەموو لە توانای ئەو بێت کە شتێکی بۆ دەکەی و لە توانای ئەو بێت و قۆناغەکانی تەمەنی منداڵەتی لەگەر تەمەنی منداڵەتی بشتەڕێەوە، هەرزەکار لەگەر زەکار و گەنج لەگەر گەنج و ڕۆشنبیر لەگەر ڕۆشنبیر و هەتا کۆتایی دەبی وها بێت. بەڵام ئەگەر زۆرە بۆرە بەڵاو بووە ئەوە کارێکی زۆر نەرێتی و زۆر ئەنجامدارەکەی زۆر بە خراپی لەسەر کۆمەڵگەی کوردی دەشتێتەوە.
ینی بە شێوەیەکی گشتی با بڵێن گەنجەکانمان بە شێوەیەکی تەندروست بەکاری نانیم بە شێوەیەکی باش بەکاری نانی بۆ ئەوەی کەسانی دیکە سوود لەو پارچە ڤیددیۆ یاخود سوود لەو پۆستەی ببینی کە ئەو پۆستەی کردووە. هەڵبەتە ئەگەر شت لەکرد نەبی کە شتە لێوان ناگری ئەگەر شتێک لەکرد نەبی شتێکیش بتوێت شتێک بە یەکێکی ئیشاندەی دژنە بەس ئەگەر بە ئاستێکی پێویست شتێکی پێشکەشکەی باستێکی پێویست بێ ئەوە شتێکی باشە خەڵکەک سوود لێوە دەکردنەوەی دوای تو لەسەر لێ دەکرد بەس ئەمەکە شتێکە لەکرد نەبی نەوەی دوای خۆت ناتوانەوەی دوای خۆت ناتوانانی سوود لێوەلگەری فەرامۆش دەکرێت هەر چەندە وەکو وەکە ئەنێ ڕوخسارێکی بێ ناوەڕۆکە. بێگومان سۆشیال میدیا ڕۆلێکی گرنگی هەیە لە سەرێک وەکو چەکێکی دووسەرە بۆ هۆشیارکردنەوەی تاک بۆ خۆڕۆشنبیرکردن بۆ ئاگاداربوون لە تەواوی هەواڵەکان لە سەر ئاستی کوردستان و سەر ئاسی جیهانیش ئێستا لەبەرەوەی سەردەمی عەولەمەیە جیهان پێی دەڵێن بووتە گوندێکی گەورە یعنی ئینسان ناتوانێت وەکو پێشووتر دابڕاو بێ لە جیهان ینی بێ ئاگا بێ لە جیهان بۆیە سۆشیال میدیا پێویستە تاک بەکاری بێنی و هەشی بێ ناتوانانی هیچ تاکێک بە قەناعەتی من لە سۆشیال میدیا دوور بکەیتەوە ئەگە بێوێ یعنی ئاگاداری ڕووداوەکانی جیهان بێ بەڵام وەکو باسمان کرد چەکێکی دووسەرە بەداخەوەی مە لە سۆشیال میدیای کوردی دەیبینین لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە تایبەتی فەیسبوک و لەو پەیجانە زۆرێک لە فەوزا و بێسەروبەری پێوە دیارە زۆرێک لە سەرگەردانی پێوە دیارە یعنی بێسەروبەرێکی یەکجار گەورەیە یعنی هەواڵی هەڵبەسترا و شتی ناڕاست کۆمەڵک بابەتی ئاوا دەتوانین بڵێن گەنجەکان بەلاڕێدا دەبا یان دەتوانین بڵین شتانێکن یعنی خراپ بەکاردێت یعنی کاریگەری خراپی دەبێت لەسەر بیرکردنەوەی گەنج لەسەر هۆشیاری گەنج لەسەر تێکدانی ڕەوشتی گەنج بۆیە چەکێکی دووسەرە بەس بەداخەوە یعنی ئەوەی مە دەبینین ئێمە چۆن بەکاری ئێمە گەنجی کورد یعنی بە هەردوو شێوازەی بۆ منە من خۆم وەکو گەنجێک چۆن بەکاری دەینێ من خۆم نووسەریشم و ڕۆژنامە نووسیشم بۆ زیاد لە 13 گۆڤار ڕۆژنامە دەنووسم من نووسینەکانم زۆر بەش لەسەر لاپەڕی فەیسبوک دەنووسم و ئەو بابەتانەی کە بۆشم دێتەوە لە گۆڤارەکان هەمووی بەڵاو دەکەمەوە لە فەیسبوکەکەی خۆم ڕۆژنامە نووسێک با بڵێن تو پۆستەکانت بۆ ئەوەی کە خەڵکە هەنی دیکە کەسانی دیکە زانیاری لە پۆستەکانی تۆ با بڵێن لە ڤیددیۆیەکانی تۆ ببینی باشە کەسانی دیکە نییە بۆ تەشیرکردن بۆ جوێنێدان بۆ قسەی ناشرینکردن بە یەکتیری ینی ئەمانە بێگومان ئەوە هەر زۆرە دەیان پەیج و دەیان ئەکاونتی ساختە و ینی دروستکراو هەیە شەو ڕۆژ خەریکی شەڕەجنێ و ینی خەریکی یەکتر شکاندن خەریکی قسەی هەڵبەسترا و ینی خەریکی تەشیرات تەنانەت لەسەر ئاستی فکری توندڕەویش دەیان پەیج هەیە دەیان ئەکاونت هەیە فکری توندڕەوی لە کۆمەڵگەی کوردی بەڵاو دەکاتە دەیەوێت کولتوری کراوەی کوردەواری کولتوری ڕۆشنگەری کولتوری پێکەوە ژیان لە ناو کوردی بشێوێنێت یعنی تاکێکی تاگڕەهەن دروست بکات تاکێکی تاگلان بێگومان دەبی سۆشیال میدیا فلتەری بۆ دابدرێت ناکرێت ئەوهانەیە بەو شێوازە بەرەڵاییە بەو شێوازێک لە فەوزاییە بەڕێوە ینی هەبێت لە کۆمەڵگای کوردی هەر کەسێک بێوێ با بڵێن پارچە ڤیددیۆیەک دروست دەکەم پۆستێک دەکەم بەبێ هیچ زانیاری و بەڵگە پۆستی دەکرێت ینی بەبێ هیچ فلتەرێک بەبێ هیچ چاودێریکردن بێگومان ئەوەیە ینی نییە بۆ ئەوەی زیاتر گەنج بەرەو هەڵدێری ببا ینی شیرازەی کۆمەلگا تێکدە مەترسی دروست بکە لەسەر تەنانەت ئاسایشی وڵاتیش ینی تۆ پێشتر هەر کەسێک نووسەر بە ینی دیار بوو ینی کەم بوو نووسەرەکان ئێستا کابرا لە فەیسبوکی خۆی لە سۆشیال میدیا پەڕەیەکی داناوە پەیجێکی داناوە بە دڵی خۆی شت دەنووسی بە دڵی خۆی تەشیرات دەکات بە دڵی خۆی ئەوەی وەکو خۆت باشت کرد شت هەڵدەبەستێ ڤیددیۆ دروست دەکات شت بەڵاو دەکاتەوە بێگومان ئەوە کاریگەریەکی زۆر ینی نێگەتیڤ و خراپی دەبیت لەسەر پرۆسەی هۆشیارکردنەوە لەسەر پرۆسەی پەروەردە لەسەر پرۆسەی هۆشیاری لەسەر عەقڵ و تێگەیشتن و ئیدراکی گەنجەکانمان بۆی پێویستە فلتەرێک بۆ سۆشیال میدیاش دابدرێت. ڕاستی ئێستا تۆڕە کۆمەڵەتەکان بەرفراوان بووە سۆشیال میدیا دەشتە سەر دوو ڕووی لایە سودبەخش وە زیانیشی هەیە لایەنی سودبەخشەکەەوەیە کە ینی زۆر خوول هەیە دەکەنەوە لە ڕووی ئۆنلاینەوە خەڵکە سوودی لێ دەبێت دیانیش بەعامەتەن شتەکان سودبەخش تێدا وە زیان بەخشیشی تێدا لەوانەوە تیکتۆکە
ئیسا لە حالیان زۆر شتی خراپ تێدا بەڵاو دەکرێتەوە یەکتر لەوانە یعنی قسەی وا لە کۆمنت ئەنووسرێتن کاریگەریکی زۆری خراپی هەیە لەسەر دەرونی کەسەکان ئێستا دەبینی ینی لەو ڕۆژانە ئەو شتات و دەرەجەی پۆلی 6 ینی هەندێک لە کۆمنتەکانە بینی ڕاستی کاریگەرێکی زۆر خراپی لەسەر دەرونی قوتابیەکان هەیە لە باتیەوەی تەشەجیعیکەن بۆی ساڵی کە زیاتر بخوێنێت هەولی کۆشی زیاتر بداتن یعنی زیاتر کاریگەری لەسەر کەواز لە خوێندمێتن هەوڵ بدات بۆ خۆکوشتن و شتی خراپتریش باشە بوو ئەمان لێ هاتووە ئایا ئێمە نازانین بەباشی تەکنۆلۆژیا بەکاربێنین تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربێنی وڵات دایم بەکەین بەس کاریگەری لەوانە دەوروبەر لەسەری بدیژینگەکە پەروەردەکردن لەوانە باش پەروەردنەکریا بێت لەلایەن دایک و باوکەوە ئەوانە زۆر کاریگەری لەسەریە باشە پۆستکردنی بەم شێوازە بامڵێن بەشەشیان وەکو جونێودان و تەشیرکردن با کەسانی دیکە پۆستکردن لەسەر بامڵێن پۆستی کەسێکی دیکە کۆمێت نووسین لە پۆستەکان ئەوە کاریگەری ناکاتە سەر دەرونی تاکەکان وەک ئەمەژەم پێکە کاریگەری زۆر خراپی لەسەر دەرونی کەسەکان هەیە باشە چارەسەر بۆ ئەمە چییە چی بکرێ باش وڵا پێویستە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی وەزارەتی پەروەردەی جواندانێت بابەتێک جواندانێت لە ڕووی پەروەردەکردنەوە بۆ ئەو جیلێک کە هەڵدەستێتن ئەوانە لە ڕووی سوۆشیال میدیاوە زیاتر شتی باش بەکاربێنن کاریگەری خراپی دەکاتە سەر کۆمەڵگا گەر بەم شێوازە بەردەوام بێت کاریگەری زۆر خراپی لەسەر کۆمەلگا دەبێت لە داهاتوو خۆی دوو جۆری هەیە هەندێک گەنجمان هەیە زۆر باشە بەکاردێنی هەندێک شانیشەیە زۆر بە خراپە بەڵێ ئاجات خاستن هەندێک هەیە ئێستاکە زۆر جوندان بەیەک و ناو تۆڕە کۆمەڵەتەکان بەڕاستی هەندێک شتی نێشیاو هەیە زۆر خراپە پێوانە ئەو تەشیرکردنە و قسەی ناشرین بەرامبەر بە یەکتری ینی زۆرە سوکایەتیکردن وەکو بامڵێن کۆمەڵگایەکەمان بەرەو هەڵدێر ببە حقت وەیە بەخۆی کە ئەوها بڕاتن بەڕاستی کۆمەلگەمان بەرەو دواوە و بەرەو هەڵدێر دەڕوە چکە ئێستا کە هەموو شتی زۆر نەشیا و ناو فەیسبوک و ئینستاگرام و یان چ پێدرنە و تیکتۆک وەلو ئەو من ڕەشم کردەوە هەموو بەس ڕەشم کردەوە چکە بەڕاستی شتێکی زۆر قەبیحەتە شتی زۆر خراپ بەکاردێن لەوان باشە کو منداڵەکانمان گەنجەکانمان ئەمەی بەکاردێن وەڵڵەحی ئەو لەسەر داک و باب ڕاودەستیتن دەبی داک و باب ڕۆلی سەرەکی هەبی لەو ئیشەیە باشە چەند گرنگە دایک و باوک و کۆ دەڵێ چاودێری لەسەر منداڵەکان بی چۆنەتی بەکارهێنانی ئامێرەکان یەک لەوان دەبیت تەمشا بین تەمشا مۆبایلەکەی بکات ڕەمزەکەی کابزان ڕەمزەکە چییە لێک بچێ ناوی بزان تەمەشا چ دەکا و لەگەر بچی برادەرە چکە برادەر زۆر تەسی لە گەنجی ئەو زمانی دەکات برادری باش زۆر باشە برادری خراپ طبعا حتممانانەی لە دەبی خراپ بیت ئەو گەنجەیە نارم دوو ڕووی هەیە زۆر باشە بەکاردێنی زۆر شتی ئیسفادە هەیە بەڕاستی زۆر ئیسفادە هەیە بەس لە عیندی کاتدا زۆر خراپەشی هەیە فێسبوکدا بەڵێ فەیسبوکم هەیە زیاتر زۆرە پۆستەچی دەکەی زیاتر پۆستەکانی تۆچیە بەڵێ من یەک لەوان ئاینیە بە زۆری ئاینیە دومینیش لەسەر دوکانی خۆمە ترکنامی دوکانی خۆم دەکەم بەشەشی دیکە خەڵک گانزەی لەوەی دەکە دەڵێن زۆر خەڵک هەیە بامڵێن کەسان هەیە کۆمنت لەسەر کۆمنت تەشیرکردن دەرونی کەسان بامڵێن کۆمنتی وا دەنووسین کاریگەری و خراپی کردیتە سەر خودی کەسەکە بەڵێ شتی وها زۆرە زۆر جار قسەی بە من گوتیە بەزە من جێم نەدایێت بەڵێ بلە کۆمنت زۆر جاریش قسەم تەشیری ئەمەم کردیە و ئەمیش هیچ لەگە ناکرێت لێم بورایە وازم لێنەیە بەخێر بن بەڕاستی تۆڵە کۆمەڵەتەکان بەعامەتەن سوسیال میدیا بەعامەتەن خەڵک زۆر بە خراپی بەکاردێنین بەخۆی دوو بەشیە بەشی خراپی و باشەیە بەڵام ئێمەی کورد بەعامەتەن زۆر بە خراپی بەکاردێنین لەبەرەوەی جگەنجانمان ئێستا بڕۆ بە شەو نووسن یا تا سوێنێ ئەوە شتەی نوێیە بەڕاستی لە ناو مجتەماعی مە پێیا بووە بە ڕۆژ دەنووی بە شەو هەشیارە
ئەوەش زۆر کاریگەری لەسەر گەنجەکان کردی بەڕاستی ئەو سوشال میدیایە ئەو فەیسبوک و ئەو شتانێکەوە بەکاردێن بەڕاستی داوا دەکەین ینی ئەو شتەیە ڕابژیرانی تەنزیم بکرێت تەنزیم لە هەموو دنیا تەنزیم کرایە خەڵکە کە 18 ساڵی تەواو نەکردیە نەوعکە بەکاردێنی کە تەواوی کردێژە ساڵ زیاترە نەوعشکە بەکاردێنی من بەهۆی ئیشەکەمەوە زۆر سەفەر دەکەم لە دنیا کاتی سعات 9 شەو داهات لە هەموو وڵاتەکان شەو وەختی نووسنە وەختی سراحەتە بەڵام لە وڵاتی ئێمە شەو هەتا سبێنێ وەختی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکانە بەڕاستی ئەوەش وەی کردیە گەنجەکانمان لەبەرەوەی باب و دایک ئاگای لێ نییە بەرەوەی بێ سانسۆرە هیچ سانسۆرەك نییە مەشاکلی عایلی یەکجا زۆرە بڕۆ محکەمەکان ئێستا بڕۆ تەماشا بکەی ئەنی بەڕاستی مەشاکلی عایلی لەسەر شتی زۆر بەسیط ئەو شتانە لە ناومە نەبوو کە پێشتر نەبوو ئێمە پێشان دەمانگۆژم بەژنی دەکرێت ئەوەش دەچی زۆر ناشرینە و نەکبەتە و شتی وایە و هەستان وازمان لێینا بەڵام هەنجی مەشکلێت کەمتر بوو ئێستا مەشکلە زیاترە ئێستا کە کابراژنی لۆ خۆی دێنیتن ڕاستە زداری زوو پێشوەی مارەکە داوای مۆبایلەش لێ دەکا داوای فەیسبوک و شتی وای لێ دەکا پشتیان جنێ ئەو خۆشەویستەی نابێنی ژوون مێرداتی هەر پێشوەی بینی خلاص دەکەن هیچ شتێک لە بینیان نامینێتەوە داوا دەکەن حکوومەتی هەرێمانی سانسۆر باێتە سەر تۆڵە کۆمەڵاتیەکان بە عامەتەن خاستن ئەو قەناتانی کە ئیباحینە کە گەنجانمانیان هەمووی سەرخۆش کردیە هەموویانی لەسەر ڕێ بردیە داوا دەکەین بڕاستی حکوومەتی هەرێم دەست بە یێشەکانی خۆی بکاتن ئەو شتانە نهێڵیتن ئەگەر بەو شێوازەیە بەردەوام بی یعنی هەر کەسێک بێوێتی پۆستەکی بکە ینی ئێستا من دەتوانم پۆست لەسەر تۆ بکەم بە پارچە ڤیددیوەیەک بیان پۆستکردنێک بین بە نووسینێک بی تەشیرکردن بی ئایا پێدوانی ئەوە زیاتر کۆمەڵگەمان بڕە و خراپتر بوون دەڕبان بەرەو نەهامەتیە بەڕاستی ئەو شتانە بەرەو نەهامەتیە نەناوبردننی ئەوەیە ئێمە داوا دەکەین پەرلەمانیش بێتە سەرخەت قەرارێک دەربینەکەەوە بکاتە ئەوە کەوا لەسەر تۆڕە کۆمەڵاتێک مەشاکلی زۆر بووە نەمینێتن بڕاستی مەشاکل زۆرە من وەچی پێشتر پێم گوتی ینی بڕۆ محکەمەکان ئەو دەزانی مەشاکلی ئەو خەڵکی چەندە بەڕاستی یەکجا زۆر بووە داوا دەکەین حکوومەت پەرلەمان هەمووی بێنە سەرخەت ئەو شتەیە زۆر باو بووانی خەڵکێک شتێک پۆستێک لە سەری دەکرێت دەستە محکەمەی دەستە مشکلەکە گەورە دەبی دوو عایلە تێک دەچیتن هەدمی ئوسرەش ئێستاکە بەردەوامە ئەنی بەڕاستی لە ناوبردننی ئوسرە زۆر بە بەسای ئەو هەموو تۆڕە کۆمەڵاتیانە گەنجەکانمان بە شێوەیەکی خراپ زیاتر بەکاری بدەینێن یعنی بۆ ئەوەی نییە کە سوودی لێ ببینی مامڵێن تۆ پۆستەکی دەکەی لە ڕووی تەندروستیوە لە ڕووی وەرزشیەوە هەواڵەکانەوە هەر شتێک بی بتانی من سوودی لێ ببینم پێدوانی گەنجەکانمان بەرەو ئارەستەی ئیش دەکەن یاخۆت بۆرە و ئارەستەی جونێدان و تەشیکردن و قسەی ناشرین بە یەکتری و بەڕاستی ئەو شتە زۆر بووانێ ئێستا ئەمە ئاگادارین 90 خەڵکە بەرەو خراپەی بەکاردێنی لەبەرچی ئەوە تیکتۆکە بابرن ئەوان دیە بەردامجەکانیان هەمووی کەمە بەس دو خراپەی بەکاردێنن شتی باشی هەیە بەڵام لەبەروی خراپەی زۆرە لەبەر هەندێک هەرداوە کارێکەکەمان ئەوەیە کەەوە ئەو شتانە زۆر بووە بەڕاستی کەم کرێتەوە ئەویش بە تەوعی خەڵک لە ئیزاعەکان پەرلەمان بێتە سەرخەت محکەمەکان بۆ نەوەی چارەسەری ئەو مەشاکلان دەکرێت تۆڕە کۆمەڵایەتیەکان تاک دەوەستەوە هەر تاکە و بە جۆرێک بەکاری دەینێتن هەرشە بە خراپە هەمانەش بە خراپە بە باشە هەمانە بە باشە هەمانە بە خراپە ئەنی هەریەکە و بە جۆرێکە ئەوەش لەسەر بیر و ڕای خۆی دەوەستەوە کە چۆن بەکاری دەینێتن ئایا بە شێوەکی باش یاخود بە شێوەکی خراپ خود دەوەستەوە باش ئێستا زیاتر گەنجەکان کامەیان ئارەستەکەیان گرتووەتە بڵێن کامە ڕێزکەیان وەڵاوە کو لە سەرەتا وتم هەریەکە و بە جۆرێک ینی بیرکردنەوەی ئەو لە سەرەتادا چۆن ینی بنیاد نرابێتن چۆن پەروەردە کرابێتن لەسەر چی لەسەر باشە پەروەردە کرابێتن بە باشە بەکاری دەینێتن و ئەگەر لە بنەڕەتداوە بە خراپە بەکاری هێنابێتن ئەو بە تەکیدەوە هەر لەسەر ئەو خراپێ دەڕوا کەسێک نەبێ ئامۆژگاری بکاتن پێ بڵێتن شێوازی بەکارهێنانی ئاوانە ینی بە جۆریشتر بەکاری بێنێتن چۆنێتی چارەسەرکردنی ینی کێشەکان و ئەو هەڵانەی کە لێیدا دەکاتن بۆ ئەوەی ینی دووبارەی نەکاتەوە لەسەر هەماشت بەردەوام نەبیتن لەسەرەوە خەڵایی کە دەیکاتن بە جۆرێکتر بەکاری بێنێتین ینی بە باشە بەشێک لە حاڵەتێن دەڵێن با بڵێن هەندێک کەس هەیە با بڵێن پۆستی باش بە مەفا دەکرێن بەڵام کەسانی دیکە هەیە
دەچن کۆمێتی بۆ دەنووسن بەشتی نەشیا و قسەی ناشێن ئایا کۆنووسینی کۆمێت کاریگەری ناکاتە سەر دەرونی کەسەکە بەدڵنیاییەوە دەبێتە هۆی لاوازی خۆشی لەو کەسە نەکەین ماڵێ پۆستێکی جوانی کردووە سلەشی باشی کردووە کە دەستخۆشی دەکەین جێگەی دەستخۆشی جێگای دەستخۆشیەوەی کە پۆستێکی جوان دەکاتن یا خۆت شتێکی بە سوود بەڵاو دەکاتەوە شتێکی ینی سوود بە کۆمەلگا دەگەێنیتن بۆ نمونە زانیاریەکە داهێنانێکە شتێکی ئەوەیە و هەمانش بۆ ئەوە وەستاوە ینی تا یەک و پۆستێک بکاتن یەکێک کۆمنتێکی ڕوخێنەر ناشرینی بۆ دەنووسن ئەوش ینی دەشکێتەوە دەکشێتەوە دواوە پەشیمان دەبێتەوەی کە ئەو کارە بکاتن زیاتر ینی پێی دەکشێتەوە ینی باش ئەگەر بەو شێوازەیە بەردەوامی گەنجەکانمان کۆمەڵگەی کوردی چی بەسەر دێ بەرەو چێ دەڕوات وڵا بەرەو ئاقارێکی خراپدا دەڕوات ئەگەر ینی هەر ڕوخێنەر و بەلایانی خراپە بەکاری بێنێتن ئەوە تا ڕادەیەک ینی ئێستا وای لێ هاتووە ینی تا ڕادەیەکی زۆر بەلایانی خراپدا دەڕواتن و هەشمانە بەلایانی باشە و بۆ لایەنی خوێندنەوە بۆ لایەنی ینی شتی بەسوود ئاینی هەموو جۆرێکی هەیە وەکو گەنجێک بیرکردنەوە چۆنە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتەیە چی بکرێت تاکو ئەم بابەتەیە کۆنتترۆل بکرێت وڵا پێویستی بە ینی چەند بەرنمەیەک هەیە تاکو ئەوەی کە کۆنتترۆل بکرێتن چونکە ئەو بە یەک جاری نەهاتیە مەرحەلە مەرحەلە هاتیە ستێ بای ستێ بۆکی دەڵێن هاتی هەتاکو گەشتە ئەو حالەی گەشتە ئەوەی ئێستا کە ینی خراپ بووە ئاوەش دەبێت بێتەوە هەتاکو چارەسەر بکرێت و بێتەوە باری ئاسایی خۆی ئەوش بەهۆی پرۆگرام و بەرنامەوە چەند کەسێک شارەزا لە بوارە لایەنی دەرونی ینی بزانیتن ئەو کەسە بۆ وای لێ هاتووە چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی لە بۆی باز بکاتن بەو شێوەیە بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوەی گیویستی بوون ئەمە ڕابوو چوونی هاوڵاتانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمە سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ